سلااوتان لێبێ ئەزیزان ئینشاءڵڵا لە لایڤیشی نوێ لە خزمەتتان ناوین بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکانی ئەوەی خۆشەویست بدەینەوە ئینشاءڵڵا. طبعاً پرسیارێ زۆرمان بۆ هاتووە لە یوتیوب لە ئینستاگرام سێ چوار ڕۆژە خەریکین بەخوای لەبەر زۆری پرسیارەکان پێڕاناگەین لەبەرەوە داوای لێبوردن نەکەین. ئەگەر دەنگمان هەیە بە ڕێزێک لەگەڵمانایە پێمان بڵێت سوپاسێکەین. سڵاو لە ئاوێستاخان. ئەگەر دەنگمان هەیە ئەزێت نەبێ بەس ئەوەندانە بڵێ هەیە باشە الحەمدولillah. یاراخان بە سڵاومان هەیە، کاکە زانیار، کاکە سوڵتان، باشە پرسیارەکانمان ماشەڵڵا یەکسەر دەستی پێکرد. بەس ئەزیزانم تەنها سەبرتان هەبێت هەتا نامەکان ئەگاتە دەست ئێمەوە هەتا ئەتوانین بیخوێنینەوە وەڵامتان بدەینەوە تۆزێ تاخیرە بین بۆیە تکایە ینی ئەو لێمان زۆر لێکردن درەنگ وەڵام بدەن یان زۆرجار ئەڵێن ئەو لینکە ینی ئەو وەڵامە پرسیاران ئێمەکەین وەڵام وەرناگرین نە یەک تۆزە سەبرتان هەبێت چونکە بەڕاستی کاتی پێویستە تا گاتە ئێمە و وەڵام بدەینەوە. باشە دەستخۆشی بۆ هەموو لایەکتان کە لەگەڵمانن. 88.8 لە شیکاری دێتە وەرگرتن. بەڕێزەکەم مەبەستت کوێیە؟ ئایا کۆلێژ یان پەیمانگە؟ ئەگەر لە کۆلێژ بێت لە دهۆک بیت احتیمالی هەیە، بەڵام ئەگەر لە باڵێن شوێنەکانی دیکە بۆ نمونە لە سلێمانی تۆزێک زەحمەتە، بە پارالێلیش هەر زەحمەتە، لە هەولێر تا ڕادەیەک ئەمەلێکی کەم هەیە، لە دهۆک بە هەمان شێوە، بەڵام لە ڕاپەڕین لە زانستی تاقیگەی پزیشکی ئەمەلێکی کەمی هەیە، لە سەلاحەدین کۆلێژی زانست بایۆلۆجی پزیشکی ئەمەلی کەمی هەیە، لە هەڵەبجە زانستی تاقیگەی پزیشکی، لە شێخان تەکنۆلۆژیای تاقیگەی نۆژداری، لە چەرمۆ زانستی تاقیگەی پزیشکی ئەمەلی هەیە. باشە بەڕێزەکەم محەممەد سدیق بەڵێ هەیە دەستان خۆش بە کاکە محەممەد دەنگ هەیە فریشتەخان زۆر سوپاس. سوڵتان ئەڵێت کاکسل بەشی تەکنۆلۆژیاتیان بەشی چۆن و داهاتووشی چۆنە؟ وەڵاهی بەڕێزەکەم بەش وەکو بەشێکی باشە ئیسادەی لێکەی توانی وەکو دکتۆرێکی ددان کۆمەڵێک ئیش و کار بکەیت، بەڵام کێشەکە ئەوەیە ئێمە نازانین داهاتوو چۆنە لەبەر چی نازانین چونکە قسمێکە تازە کراوەتەوە لەبەرەوە نازانین لە چه ئاستێکە ئەبێ بەڕاستی تا چەند سوودی لێ وەرەگرین و تا چەند ئەتوان، بەڵام بەکۆی گشتی بەشێکی زۆر زۆر باشە چونکە تۆ وەکو یاربەدەرێکی دکتۆری ددان ئیشەکەی لە بوارەکەیە و کۆلێژە و حتمەن کۆمەڵێک گرنگی خۆی هەیە. نازولی ئەڵێ هەیە مامۆستا دەستان خۆش بێ زۆر سپاس. ئیڤان ئەحمەد دەڵێ سڵاو باشی ئوستاز سڵاو لە بەڕێستان. ئاران بورهان مامۆستا 84.4 هەندەسەی کارەبا وەرم ئەگرێ لە سلێمانی بە عەرەبی و کوردی بێ عەرەبی و کوردی 84 بەڕێزم بەشی کارەبا بۆ خۆی لە باڵێن پۆلیتەکنیکی سلێمانی هەیە ئەفۆن کارەبا لە سلێمانی ببورن 84.4 وەرگرتەوە بەڵێ ئەمەلی هەیە بۆ ئەمساڵ ئەشتوانی کوردی و عەرەبی بۆ تەرەکیی کێشەیەکردنی ئینشاءالله. محەممەد ستار ئەڵێ سەلام عەلەیکم ئێمەشڵین وعەلەیکم سەلام وڕەحمەت الله وبەرەکات. هادۆ بارزانی ئەڵێ 96.2 باشە بەڕێزم 96.2 چی؟ ینی پرسیارەکە چییە؟ ئەوە ئایا مەبەستەوە لەکوێ وەرەگیرێت؟ احتیمالی دەرمانسازی یا ئەسنانی هەیە بەڵام بۆ توبعام ئەگەری کەمە. کوین ئەپرسێ مامۆستا 65 زانکۆی سەلاحەدین بەشی کوردی وەردەگیرێم لە کوردی هەفتام هەیە. ئەگەر هەفتات هەبێ تا ڕادێک باشە زۆر تەسیر لە ئەوە ناکە با بڵین، بەڵام نەمانزانی ئایا کۆلێژەکەی کە داوای کردووە لە بنەڕەت لە زمان یاخود لە بەشێکی ترە بۆیە سەیری ئەو بەشاناکەین. لە سەلاحەدین پەروەردەی بنەڕەت زمانی کوردی 61.4 وەرگرتووە، لە کۆلێژی پەروەردە زمانی کوردی زانکۆی سەلاحەدین 65.9 وەرگرتووە و لە کۆلێژی زمان
زمانی کوردی زانکۆی سەلاحەددین 62.3 وەرگرتووە، یعنی بەخۆی گشتی لە هەر سێ بوارەکەیان پەروەردە هەم بنەڕەت هەم زمان ئینشەڵا ئەمەلی وەرگرتنی هەیە بە پشتیوانی خوای گەورە. کاک ئازاد سڵاوی خوا لە بەڕێستان ئینشاڵڵا. مەبەست کینگ ئەڵێ سڵاو مامۆستا گیان بەتەمای زانکۆی سەلاحەددینم بەشی کوردی پەروەردەی کوردی چۆنە باشە زۆرم حەز پێیە. وەڵا ئەزیزەکەم کە زۆرت حەز پێیە حتمەن تایە سەرکەوتووی هەر بەشێک حەزت پێی هەبوو چۆنەڕە ئینترێستت بۆی هەبوو دڵنیا بە لەوەی تایە سەرکەوتووی لەبەر چیش تایە سەرکەوتووی لەبەر خاتر ئەوەی کە تۆ حەزت بە بابەتەکانە حەزت بە بوارەکەیە و بەشێکشی خراپیش نییە تو بۆ مامۆستای کوردی ڕەنگە هەندێک کەس بە شتێکی باشی نەبینێ بەڵام هەموو کاتێ مامۆستایی هەر باش بۆ و سوودی لەبینراوە. حەمەکەلاری ئەڵێ مامۆستای وەرزش لە زانکۆی گەرمیان چەندی لێ ئەزیزم ئەوە دەبێت فۆرمی تایبەت وەرگری معدل لەسەری 60ەوە بێ 60 بەسەرەوە بۆ ئەوی بتوانیت کە با بڵێن ئیسفادەی لێ بکەیت باشە بە ڕێزەکەم ئەبێ لە ئیختیبارەکەش دەربچیت تاوەکو بتوانیت وەربژیرەیت. تیشکۆ ئەڵێت کاک سروود تا ئێستا جواب نەگەڕاوەتەوە لە دابەزاندنی بەش. ئەزیزم ئەگەر تەقدیمت کردووە لە هیچ بەشێک ئەنی بەشی خۆت سەرەتا تەڵان ئەو بەشێکی خۆت لێت موافقاکە و ئۆکێدات ئەگەر لەوێ ئۆکەی دووەرنەگرێت سەردانی زانکۆکە بکە بزانە هۆکارچێت تا ئێستاکانە ئۆکییان پێنەداوی سەردان بکە بەڵام تۆ لە سیستمای خەمن نەبێ ڕاستە سبەینێک کاتەکە تەواوە بێ بەڵام لەبەر ئەوەی بەرەز لە سیستمەکەی کێشەت نییە بۆیە وا باشە سەردانم کردانی هۆکارچێت تا ئێستاکانە هیچیان بۆ نەکردی. باشە بەڕێزەکەم کیتاڵە سەلام لە بەڕێزت. گەیلان ئەڵێت سڵاو لە مامۆستا سڵاو لە ئێوەی خۆشەویست. ڕاژان مەحموود ئەڵێ سڵاو بەڕێز 93.2 چ بەشێک لە هەمووی باشترە. وەڵاهی بەڕێزەکەم ئەگەر لە سنووری هەولێرە بڕۆ کۆیە پرۆگرامسازی لەدەست خۆت مەدە ئەگەر لە سنووری سلێمانیت لە زانکۆی ڕاپەڕین پرۆگرامسازی کە قەرارە ئەمساڵ بکرێتەوە لەدەست خۆتی مەدە. ئەگەر ناشیکاری نەخۆشیەکان پەرستاری بەشی باشن ئەتوانی سوودیان لێوەربگریت. باشە بەڕێزەکەم. یارەگوڵ ئەڵێ مامۆستا پەرستاری باشە یان پەروەردەی ئینگلیزی؟ وەڵاهی من بۆ خۆم پەرستاریەکەم تا ڕادێک لە پەروەردەی ئینگلیزی پێ باشترە لەبەرەوەی مەجای ئیشکردنەکەی زیاترە و ئێستا پەروەردە ئینگلیزی تەنها ئەگەڵکو مامۆستایش تایبەت دەرسی ئینگلیزی بڵێیتەوە ئەگەرنا تایناتەکەی تۆزەکەمە بەداخەوە. فاتیمە گەردی ئەڵێ 78 سەیدەلیە وەرمەگرێ بە زانکۆڵاین یان پارالێل. بەڕێزەکەم لە هەولێر ئەگەرێکی کەمت هەیە چکە ساڵی پار 81 پۆین شتێکی وەرگرتووە بە ئێواران ئەگەرت هەیە بەڵام ئەگەرێکی کەمە. لە سلێمانی ئەگەرەکە زۆر زەحمەتە لە با بڵێن دهۆکیش ئەگەری هەیە ئینشاءالله. ئەلین هەرچی ئەڵێ سڵاو لە بەڕێستان. سەهەند پرسیارەکە لە هەولێر 94 سەیدەلانی ئەگەری چەندە؟ وەڵاهی بەڕێزەکەم بۆ پارالێل ئەگەری باشە بەڵام بۆ زانکۆڵاینەکەی من کەمێک بە زەحمەت ێزانم لەبەر ئەوەی بۆ خۆی دەرمانسازی هەولێر 96.077 وەرگرتووە دابەزینی 2 دەرەجە بە ئەستەمەزانم هەرچەندێک هیچ شتێک مەحاڵ نییە بەڵام تۆزێک زەحمەتە دابەزین بەو ڕادەیە. باشە بەڕێزەکەم. CHFA ئەڵێ مامۆستاژیان 74 زانستی لە پۆلیتەکنیکی سلێمانی ئەندازیاری میکانیکی وەرەگرێ. بەڕێزەکەم ئەگەر معادل لە 80 کەمتر بێ ناتوانیت بە هیچ شێوەیەک بەشە ئەندازیاریەکان کۆلێژ ئەندازیاریەکان پڕ بکەیتەوە. ئەوە یاسای وەزارەتی خوێندنی باڵا ئەگەر گۆڕانکاری بەسەرابێ ئەوە شتێکی ترە بەڵام هەتا ئەم لەحزەیەکە قسە لەگە بەڕێستان ناکەین ساڵی پاریش هەروە بووە معادل لە 80 کەمتر ناتوانێت ئەو بەشانە پڕ بکاتەوە. CR7 ئەڵێت مامۆستاژیان کۆلێژی زانستی کۆمپیوتەر یان IT؟ وەڵام من ئەڵێم IT باشترە. ئیلا ئەڵێ مامۆستا ئەگەری هەیە 69.2 لە شیکاری نەخۆشیەکانی هەڵەبجە وەربژیرێت بۆ ئەمساڵ؟ شیکاری نەخۆشی لە هەڵەبجە بۆ خۆی ساڵی پار 74
874 زانکۆڵایینی بووە و ئێوارانیشی 69.390 بووە. ئینشاڵڵا بە ئێواران ئەگەری وەرگرتنی ئەبێت بە پشتیوانی خوای گەورە. باشە کاگازات سڵاو لە بەڕێستان. عەلەیکە سەلام و ڕەحمەت الله وبەرەکات. کاک محەممەد ستارە پرسێ مامۆستاجان ئایا زانکۆی بازرگانی بەشی ئایتی بەلای تۆ چۆنە؟ ئەو باشترەیان نیتوۆرک و داتابیس. زۆر سپاس خزمەتی زۆر بە قوتابیان کردەوە. خوا پایدار بکە عەزیزم لەگەڵ ئێوە ئینشاءڵڵا خوای گەورە سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتتان بکە. وەڵاهی عەزیزەکەم ئایتی لە هەر شوێنێک بێ باشترە لە بەشەکانی تر. داتابیسیش بە خراپ نازانم، من داتابیس لە نیتوۆرک بە باشترە زانم و ئایتیش لە هەر شوێنێکا بێت هەر ئایتی باشترە لە بەشەکانی تر. من وای ئەبینم، ئەوە قەناعەتی شەخسی خۆمە. ڕەنگە هەندێک کەس بیرۆکەی من بە هەڵە بزانێ، بەڵام ئایتی لەبەرەوەی لە هەمویان فراوانترە. ئەتوانین لە داتابیس، لە نیتوۆرک، لە ئایتی، لە کۆمپیوتەر بە شێوەیەکی گشتی ئیش بکەیت. بەڵام کە تۆ داتابیس هەڵبژار یان نیتوۆرکت هەڵبژار ئەوە تایبەتمەندەبی بەو بوارەیان. باشە بەڕێزەکەم. ئف میوزیک ئەڵێ هەفتایەک ئەمەری پەرستاری هەیە بەڕێزەکەم لەکوێ؟ ئەگە لە سنووری هەولێر بێ بەڵێ، لە سنووری سلێمانی بە ئێواران لە دەوروبەرە وەکو هەڵەبجە وەکو چەمچەماڵ یان دەربەنی خان و ئەوانە ئەگەری ئەبێ ئینشاءڵڵا. بەڵام لە سنووری هەولێر لە سۆران لە تەقتەق لە کۆیە تا ڕادەیەکی زۆر بە زانکۆڵاین ئەگەری هەیە. فۆرمی ئەوە دیارە پرسیارەکەی ڕەش کردوتەوە. دیتە ئەڵێ ئەگەر هەیە دەرەجای وەرگرتنی خوێندکار لە زانکۆڵاین گۆڕانکاری تیا بکرێت، یعنی مەبەست لە کۆنەوەی 65 و 85 ئەوەکانێکە وەکو بربەستێکە لە پێش تەڵەبە احتیمالی هەیە، بەڵام زەحمەتیشە گۆڕانکاری لەو بوارەیە بکرێت. بەڵام ئەوی گۆڕانکاری بەسەر دەرەجەی تەڵەبەیە بێ پارەکە زیاتر وەرگرت و ئەمساڵ کەمتر وەرەگریان هەندێک بەش ڕەنگە زیاتر وەربگرێ، ئەوە حتمما گۆڕانکاری بەسەرا بێت. ئانیا عوسمان ئەڵێ سڵاو مامۆستا، دەتوانین جیاوازی نێوان بەشەکانی شیکار نەخۆشیەکان و زانستی تاقیقی پزیشکی و مایکرۆبایۆلۆجی پزیشکی چییە؟ بەڕێزەکەم شیکاری نەخۆشی بە نسبەت مختبەرات و شیکاریەوە دایکە. باشە زانستی تاقیقی پزیشکی لە شیکاریە تۆ هەموو ئەگەر MLT بێ واتە مێدیکال لابرەتەری تەکنیک بێ، ئەوە هەموو ئەو تەکنیکانە ئەخوێنیت کە لە بواری پزیشکیە، لە بواری فحوساتی پزیشکیە بەکاردێت. ئەگە زانستی تاقیگەی پزیشکی بێت ئەو زانستانەی بەکاردێن لەوێ تەکنیکەکان، بەڵام لێرە زانستەکان ئەو زانستانێکی ئەخوێنرێ بۆ نمونە بایۆلۆجی، کیمیا، با بڵێن مەناعە کە کاتە ئیمینۆلۆجی یان ڤایرۆسات و ئەوانە لە تاقیگەی پزیشکی ئاخێن زانست تاقیەت. مایکرۆبایۆلۆجی بەشێکی زۆر زۆر تەرکیزکراوی و بچووکراوەی شیکاریە. تەنها لە باری بایۆلۆجی ئەویش لە 5 بەشی بایۆلۆجیە بەشی مایکرۆکەی هەڵبژاردرا، واتە بایۆلۆجی ورد تایبەتە بە بەکتریا و زیندەوەرە وردەکان ئەخوێندرێت لەو بوارەیە. باشە بەڕێزەکەم. یارە ئەپرسە مامۆستا پەرستاری 2 ساڵ باشترە یان پەروەردەی ئینگلیزی؟ بەڕێزەکەم دڵنیابە لەوەی پەرستاری 2 ساڵەکە باشترە. پەروەردەی ئینگلیزی 4 ساڵە خوێنی ئەمەری مامۆستاییت کەمە، لەبەرەوە حتمەن پەرستاری 2 ساڵەکە باشترە. سوڵتان ئەمەرەڵێ 93.6 هەیە بە کردیت ئەبێتە 93.93. معماری وەرم ئەگرێ سلێمانی کۆیش بێ کێشە نییە. وەڵا بەڕێزەکەم بۆ سلێمانی ئەگەر سەیری تەلارسازی بکەین وەکو ساڵی پارکە زۆر ناوتوان پشتیشی پێ بەسین 94.56 هاتۆتەوە. لە کۆیە بۆ خەڵکی دەرەوە 94.4 هاتۆتەوە، یعنی نزیکە لە ئەوەی خۆتەوە با بڵێن. ئەگەر کریدتەکەش حسابێ نزیکەی تۆ 94 هەیە، ئەمەلێکی ئەتوانە بڵێم باشت هەیە بۆ ئەوەی بتوانیت لە هەم لە سلێمانی هەم لە کۆیە ئینشاءڵڵا وەربژێریت. ئەستێرە ئەڵێت 80.4 چی پێ دێت؟ 80.4 علوم
کۆمپیوتەرە یان علوم بیرکاری و علومەکان بە هەندێکیان با بڵێن غێری کیمیا و طبعا مەبەستمان لە سلێمانی و هەولێر و خودی دووەک وەکو پارێزگا علوم و بایۆلۆجی لێ دەکە بەڵام ئەگەر بینە دەرە وەکو کۆیە وەکو سۆران وەکو زاخۆ وەکو گەرمیان و هەڵەبجە ئەوانە کیمیا ئەتوانی سوودیان لێ ببینیت لە ئەوەشیانە زائدەن بەشە طوبیەکانیش تقریبا ئەگەر لە سنووری هەولێرا بێت پەرستاریە شیکاریە ئەوانە ئەتوانی سوودیان لێ ببینیت محەممەد صدیق ئەڵێ 92.4 ئەگەری پرۆگرامسازی کۆی هەیە ئەگەر لە سلێمانی بیت وەڵاهی ئەگەرەکەی کەمە عزیزەکەم لەبەرەوە کوتمان 94.4 وەرگرتووە کەمێک ئەرکەکە قورسە بێ بۆ ئەوەی کە بتوانیت بەو کۆنەورەیە وەربژیرێت سۆزەخان ئەڵێت سڵاو بێ زەحمەت ئەگەر لە مەحەد پەرستاری بیت لە ئێواران ئەگەر ئەوە ئیلبی هەر بەرز ئەکرێتەوە بۆ کۆلێژەکەی بەڕێزەکەم لە پەرستاریە یەکشت بکەنە ئەوە ئەبێت لەسەر ئاستی پارێزگا یەکەمیت تاوەکو بستەوە پەرستاری باشە ئەگەر لەسەر ئاستی پەیمانگاکەی خۆت یەکەم بیت ئەوە ئەچیتەوە چارەسەری سروشتی ئەگەر لە سلێمانیژوی بەڵێ ئەچیتەوە پەرستاری زانکۆی پۆلیتەکنیک باشە بەڕێزەکەم بەڵام ئەگەر لە هەولێر بیت لە دهۆک بیت لە دهۆکیش بۆ شێخانمان هەر هەیە کێشەمانیە بەڵام لە هەولێر بیت ئەبێ یەکەمی سەر ئاستی پارێزگا بیت وازەحە ئەگەر نا ئەوانەی دیکە بەڵێ لە ئێوارانشوی بە هەمان شێوە مافی خۆتە زۆر ساڵانە بڕیارێک دەرەچێت لە 150 پارالێل ئەبێ بدەن دوایش قوتابیان و ئەوانە خوێنکاران تەداخلی تیا ئەکەن ئەو قەرارە ڕەفزە بێتەوە باشە بەڕێزەکەم ئەلیند ئەڵێ ئایا ئەگەر لە زانکۆی ناحکومی بخوێنم هیچ جیاوازیەکم دەبێتم بۆ دامەزران لەگەڵ ئەوەی لە زانکۆی حکومی خوێندی بەڵێ بێگومان ئەوە لەوێت با بڵێن هەر کاتێ تاعینات هەبێ هەتا ئێستا لە کۆمپانیا و لە کەرتی تایبەت بە گشتی زیاتر بەرەو ئاراستەی زانکۆ حکومیەکانە ڕۆن کەمتر بەرەو زانکۆ ئەهلەکانە ماردین تاها ئەڵێت 91.4 بەشێکی پزیشکی وەری دەگرێت بەڕێزم ئەگەر لە هەولێر بیت بایۆلۆجی پزیشکی شیکاری چارەسەری سروشتی ڤێرتەرنەری و ئەوانە ئەگەر لە سلێمانیش بیت ئەمەلێکی کەمی شیکاریت هەیە بە پارالێل و ڤێرتەرنەری و ئەو بابەتانە ئەتوانی سوودیان لێ ببینیت پاشەوە دێتە سەر پەیمانگەکان ئەگەر لە سلێمانی بیت یا لە دهۆکیشوی باشترە هەندێک بەشمان هەیە وەکو پەرستاری و لابووری پزیشکی و ئەوانە احتیمالی وەرگرتن دەبێ لە کۆلێژەکان ئیمان ئەڵێ بۆ بەشی دەرمانسازیکردنی پارالێلی زانکۆی هەولێر چەندە بەڕێزەکەم لە ئەسڵا 2.5 ملیۆن داشکاندنی بۆ کراوە بووە بە 1,350,000 تقریبا یاسین ئەحمەد پرسیارەکە کاکە سروود دەرەجە چەندە ئەبەزێت وەڵاهی ناتوانین تەحدیدی کەین بڵێن چەندە ئەبەزێت بەڵام من ئومێ دەکەم هەتا نزیکەی 2 دەرەجەیەک هەندێک بەشە تا 3 دەرەجە هەندێک بەش دەرەجەیەک ئەتوانین بڵێن لە 1 تا 3 دەرەجە ئەگەری دابەزینەکەین ئینشاءالله بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوان بڵێم 1 بۆ 2 دەرەجە دابەزێت نازولی ئەڵێ مامۆستا کەسێک لە پەیمانگەی دەرمانسازی ئەتوانێت بەرز بێتەوە بۆ پزیشکی گشتی بە 1 مەرز بەڕێزەکەم 2 ڕێگەی هەیە بۆ ئەوەی بەرز بێتەوە بۆ پزیشکی گشتی یەکەمیان ئەوەیە تەڵەبەکە ئەبێت لە دەرمانسازی عەفوا وەڵا 1 ڕێگەی بگورە لە دەرمانسازی دوای بۆ پزیشکی گشتی بەرز ناکرێتەوە 1 ڕێگەی هەیە ئەویش لەسەر ئاستی پارێزگا لەسەر هەموو بەشە پزیشکەکە ئەو قسەیە جوان تێبگە یەکەمی سەر ئاستی پارێزگا لە هەموو بەشە پزیشکەکان بۆ نمونە ئێمە لە هەولێر ئەگە بە نمونە وەرگرین دەرمانسازی شیکاری پەرستاری تیشک ئەوانەمان هەمووی هەیە لە سۆران هەمانە لە کۆی و تەقتەق و لە شەقلاوەش هەمانە تۆ دەبێت لەسەر ئاستی ئەم 5 پەیمانگایە لە هەموو بەشە پزیشکەکان یەکەم بیت تاوەکو بستەوە طبعاً باشە بەڕێزەکەم بەڵام ئەگەر نا یەکەمی سەر ئاستی پارێزگا بی و چکە تەنها لە پارێزگای هەولێرشەیە یەکەمی سەربەش یەکەمی پارێزگایە ئەو کاتە توانین بستەوە پزیشکی دەرمانسازی باشە بەڕێزم هادی جەلال ئەپرسێت سڵاو مامۆستا تەکنیکی تەلارسازی بەشێکی چۆنە یەکەمەکان توان بچنە کۆلێژی تەلارسازی چەند کەسێک دەڵێن یەکەمەکان دەچنەوە بەشی پلانسازی شار قسەکان زۆر تەواوە ئەچنەوە پلانسازی شار یا ئەوەتانی ئەچنەوە بەشی ڕێگابان و بیناکاری ئەوانە ئەو هەندەسانی کە هەیە و بەشیشی باشە زۆر ئیسادەی لێکرێت لەوانە لە دیزانی ناوخۆ کۆمەڵێک وردەکاری ترا بتوانانی
بەکاری بێنیت ئەگەر لەو شەریکانە مۆبیلیاتیان هەیە یان ئەو شوێنانی دیزاینیان پێویستە ئەتوانیت لەو بارەیە سوودی لێ ببینیت. کاکە محەممەد دەپرسێت کاک سروود بە کۆنمرەی هەشتا ئەگەری هەیە لە زانکۆی هەولێری پزیشکی وەربگرن بەشی تەندروستی کۆمەڵ و داهاتوی چۆنە؟ بەڕێزم ساڵی پار 76 پوینت شتێکی وەرگرتووە. من داهاتووی بەشی تەندروستی کۆمەڵ باش ئەبینم. خەڵک هێشتا شارەزای نییە، بەشێکی زۆر زۆر فراوانە وەکو پەرستارێک وەکو دکتۆرێکی چاودێری تەندروستی گشتی ئەتوانێت سوود لە بوارەکان ببینێت. لە وڵاتی ئەمە هێشتا نەگەشتە ئەو ئاستە، بەڵام لە وڵاتانی دەرەوە هەمومان بیستمان ئەڵێ دکتۆری تایبەتی بنە ماڵە یان ئەوەتانی ئەو نەخۆشانێک کە لە ماڵەوەن ئەتوانن سەرپەرشتی تایبەتیان بکەن، ڕێنمایی بدەن لەبارەی خۆپارێزی و کۆمەڵە شتی ترەوە. بۆیە داهاتویان بە باشە بینم ئینشاءڵڵا. هیتا ئەپرسێت ئەگەری هەیە دەرەجەی وەرگرتنی خوێندکار لە زانکۆڵان گۆڕانکاری تیا بکرێت. بەڕێزەکەم ئەوە وەڵامماندایەوە ببوورە ئەگەر بکرێت پرسیاری دووبارە نەنێرن سوپاسان ناکەین. تا ئێستا زۆر باشە پرسیاری دووبارە نەبووە، ئەتوانین بە خێراتر بڕۆین و ئیسفادەی زیاتر بکەین. یاراخان هەمان پرسیاری کردوتەوە کە وەڵامماندا بووە. ئازاد ڕەمەزان ئەپرسێت بێزەحمەت ناوتنەوە کۆلێژی پزیشکی وەری دەگرێت لە دەرەوەی پارێزگا؟ بەڵێ تۆ لە پارێزگای خۆتیش وەرەگرێ و لە دەرەوەی پارێزگاش ئینشاءڵڵا وەرێگرێت. نەوەت پەرستاری وەری ئەگرێ؟ بەڕێزم نەوەت بۆ پەرستاری لە هەولێر لە سلێمانی زەحمەتە، بەڵام ئەگەر لە سنووری دهۆک بیت لە شێخان ئەگەری هەیە، لە دهۆکیش احتیمالە ئەگەری هەبێ، ئەگەر لە سنووری دهۆکاوی ئاگادار بە. تکایە کە پرسیارەکەن ناوی پارێزگاکە بنووسن بۆی بتوانین دەقیقتر وەڵامتان بدەینەوە. شیرا مستەفاڵێ مامۆستاگیان سەرکردن باشترە یان پەرستاری بۆ هەلی کار بە تایبەت بۆ ئافرەت؟ وەڵاهی پەرستاری باشترە، وەکو شادە سەرکردن باشترە، بەڵام وەکو دامەزراندن و وەکو ئیش پەرستارەکە باشترە و زیاتر ئیسفادەی هەیە. بۆس یوسف برا 84.85 زانستی پێ وەرم دەگرێت داهاتوی باش بێ. وەڵاهی بەڕێزم بۆ ئەو بەشە با بڵێن چارەسەری سروشتی وەکو کۆلێژ ئایتی لە زانکۆی سەلاحەددین، ئەگەر لە سنووری سلێمانی بی ئینفۆرماتیک ئایتی لە سلێمانی کە 84 پوینت شتێکی وەرگرتەوە ساڵی پار، زانستی کۆمپیوتەر لە هەر شارێکا بێ، ئەگەر لە هەولێری شاوی بۆ دەرمانسازی پەرستاری و ئەوانە ئەتوانی سوودیان لێ ببینی، ئەگەر لە سلێمانیش بیت لە پەرستاری و شیکاری و ئەوانە ئەتوانی سوودیان لێ ببینیت. سەهەند دەستان خۆش ئەزیزم، زۆر سوپاس، دڵتان سەلامەت، سوپاس بۆ ئەو وتە جوانانە کە هۆکار و مایەی بەردەوامی و زیاتر دڵگەرمبوونی ئێمە لەگەڵتانە. 91.4 چ بەشێکی پزیشکی وەری دەگرێت؟ بەڕێزم مامزانم وەڵامی ئەو پرسیارەماندایەوە، وتمان ئەگەر لە سنووری سلێمانیە بێ ئەگەرەکان کەمترن، بەڵام لە سنووری هەولێرە بۆ شیکاری و بایۆلۆجی پزیشکی هەروەها ڤێرتەرنەری و چارەسەری سروشتی تەندروستی کۆمەڵ خۆراکزانی و پارێزی بەشەکانی مەعهەد لە سلێمانیش ئەگەرێکی کەمی ئەگەری بەشی با بڵێن ڤێرتەرنەری هەیە و کەمتر بۆ شیکاری و پەرستاری احتیمالی پارالێلی زیاترە بۆ ئەو بەشانە. ئەگە بیستە دەوروبەریش وەکو ڕاپەڕین یا هەڵەبجەوانە لە زانستی تاقیقی پزیشکی ئەتوانی سوود ببینیت. زانیار جەلال لێرە ئەف میوزیک وەڵاممان داوەتەوە، پرسیارەکەی دووبارەیە. زانیار جەلیل ئەڵێت مامۆستاگیان کارژێڕی کار و کارژێڕی بازاڕگەری چۆنن لە ڕووی ئیشەوە و کامیان باشترە؟ وەڵات تەمان کارژێڕی کارەکە باشترە لە هەموو ڕێیەکەوە، چکە فراوانترە و باشترە، هەم لە ڕووی ئیشەوە هەم لە ڕووی شەهادەشەوە. کاکە بڕوا فەرهاد سڵاوی خوای گەورە لە بەڕێزت، سوپاس کە لەگەڵمانای، دەستان خۆش بێ. محەممەد موسا ئەڵێ مامۆستا جیاوازی هەیە لەنێوان مایکرۆبایۆلۆژی پزیشکی و مایکرۆبایۆلۆژی؟ نەخێر، مایکرۆبایۆلۆژی هەر بۆ خۆی پزیشکیە، جا ئەگەر پزیشکێکی پێوە بێت یاخۆت پێوەی نەبێ، بۆ نمونە لە هەولێر مێدیکال مایکرۆبایۆلۆژیە، لە
ئەگەر هەڵانە بم هەرچیان میدیکال مایکرۆبایۆلۆژین بەس مایکرۆبایۆلۆژیش هەمان شتە چونکە بۆ خۆی علمەکان نزیکن لەیەکەوە ئەگەر میدیکال بێت تەڵان فراوانتریشە بێت بەڵام بەکۆی گشتی جیاوازێکی ئەوتویان نییە. ئاران بورهانەڵێ ئایا مامۆستا کامەیان باشترە هەندەسەی کارەبا یان دەرمانسازی بە ئەهلی؟ وەڵاهی بەڕێزم ئەویان تۆزێ قورسە دەرمانسازی لەبەرەوەی بۆ خۆت ئەگەر کۆلێژ تەواوکەی ئەتوانین عیادەدا بنەی هەستەکەم ئەو باشترە لە کارەباکە. کارەباکە ئەگەر تەواوی کەیت بتوانی ئیشکار لەگەڵ کۆمپانیا و ئەو شتانەیە بکەی ئیسفادەی زۆری لێکەی بەڵام دەرمانسازیەکە ئەگەر کۆلێژ بێ و لە ئەهلی بخوێنی ڕەنگە مەجالەکەی فراوانتر بە بتوانانی سەرگەلێ بۆ خۆت دانەی زۆر ئیشت بە خەڵک نەبێ بۆ خۆت زیاتر ئیشەکان بکەیت. کاکە محەممەد دەرمانسازی هەولێر دێتە چەند ئەم ساڵ جا نازانم بەڕێزم کۆلێژن مەبەستە یان زانکۆ ئەفۆنتەی مانگاکەی بەڵام بۆ هەرچیان پێتەڵم ئەو کۆنمرانی کە ئێستا هەیە ئەگەری دەرەجەیەک یان چەند پۆینتێک هەتا دەرەجەیەک و چەند پۆینتێکی کەم احتیمالی دابەزینی هەیە. کاکە محەممەد ڕۆژبەیانی ئەڵێ سڵاو مامۆستا سڵاو لە بەڕێز ئایا کەمترین کۆنەمرەی ساڵی 2023 بڵاو دەکرێتەوە؟ ئەو چی بوو ئەو خراپ بوو ئەو بازدانە خراپ بوو زۆری لێبردین ئەو ڕەفرێش بوونەوەیە خراپ بوو لەناو پرسیارەکەی ڕۆی ئەم پرسیارانە ئەوەی یاراخان دووبارەیە ببوورن وەڵاهی ڕفرێشێک ڕوویدا لە ناو بەرنامەیە ئەو پرسیارانەی کە هەبوو بەڕاستی زۆری ڕۆیی بەداخەوە یاراخان وەڵاممان داوەتەوە ئەگەر هەیە وەرگین زانکۆ لاین لە 65 بکرێتە 60 تا ئێستاکان ئەو شتە باز نەکراوە ئەو ئەگەرە تۆزێک دوورە. ئیمان 95.2 لە سەرکردن سلێمانی وەرم ئەگرێ لە کاتێکدا سەر بە پارێزگای هەولێرم وەڵاهی بەڕێزم ساڵی پار ئەگەر سێری دەرەجە بکەین بۆ بەشی سەرکردن تۆزێک دەرەجە بەحقەت بەرز بۆ بێهۆشکارێکە تقریبا 96 وەرگرتووە احتیمالی هەیە ئەو دەرەجەیەدا ببەزێت ئینشاڵڵا بۆ 95ەکە ئەتوانیت سوودی لێ ببینیت 93.6 هەیە بەکرێت جوابی کاکە سوڵتانماندایەوە وتمان ئەگەری هەم لە سلێمانی هەم لە ئەوێ ئەبێت ئەگەر دەرەجە بە ڕادەیەکی باش لە نزیکەی دەرەجەیەکە داببەزێت. کاکە هادی ئەڵێت سڵاو دەرەجەکەم 74 بتوان بەشی ئەندازیاری پڕ بکەمەوە نەخێر ناتوانانی بەڕێزەکەم. ڕۆلێکس ئەڵێ ئەزیەت نەبێ بە 86 ئەگەری ئەندازیاری فڕۆکەوانی هەیە لە هەولێرم بەڵێ لەبەرەوەی پارالێ لە داوانەیە ساڵی پار 88 بۆ ئەمساڵ زیاتردا ببەزێ چونکە پارەکەی نزیکەی 45 بۆ 50 وەرەقەی ئەگەر هەڵدەم 40 وەرەقەیە تۆزێک زۆرە ڕەنگە هەموو کەسێک پێی نەدرێت. کاکە ماردین وەڵامی بەڕێزمان دایەوە کیتا وەڵامی بەڕێزمان داوەتەوە وتمان ئەگەری کەمە ئەگەر مەبەست لە گۆڕانکاری لە دەرەجەکانە بەڵێ ئەکرێت ئەگەر مەبەست لەو کۆنمرانی دیاریکراوە بۆ وەرگرتن ئەوە ئەگەری کەمە بۆ گۆڕانکاری. باران پرسیارەکەی ڕەش کردوێتەوە. محەممەد مەهدی کاتێک پەیمانگا پزیشکیەکان تەواو ئەەکەیت چونەوە بۆ زانکۆ چۆنە ئەگەر لە یەکەمەکان نەبیت؟ بەڕێزم سیستمێکمانەیە پێڵێن سیستمی پۆلیتەکنیک ساڵانە لە مانجی 15 بۆ دو ئاکتیڤە بێت ئەتوانیت تەقدیم بکەیت بەو مەرجێ ئەگەر پەیمانگە ئەندازیاریەکانە تەواو کردێ ئەبێ معدل لە 70 کەمتر نەبێت بۆی بستە پێش بڕچێ بۆ بەشە پزیشکەکانە بێ معدل لە 65 کەمتر نەبێ و بۆ بەشە کارگێڕیەکانیش معدل نابێت لە 60 کەمتر بێ ئەمە بۆ ئیبستە منافەسەوە دوایی لەوێ منافەسە چەندێ دەرەجەت بەرزتر بێ زیاتر سود ئەبینیت. عەفوەن ڕاژان ئەڵێ بەڕێزم لە سلێمانی 93.2 ئەگەری دەرمانسازی یان بیناسازی هەیە؟ بەڕێزم بۆ دەرمانسازی ئەمەلەکەی تۆزێکەمە بەڵام بۆ بیناسازی کە با بڵێن شارستانی زیاتر ئەگرێتەوە بیناسازی لە سلێمانی ئەگەری هەیە ئینشاء ئەڵڵا.
باشە ئەلین هەرچیڵێ باشە مامۆستا بسمە بەڕای تۆ بسمە بەشی چارەسەری سروشتی یان ئەندازیاری میکانیک یان ڕێگەوبار. وەڵاهی من بۆ خۆم چارەسەری سروشتەکەم لەوانەیە دیکە پێ باشترە بە ڕێزەکەم. کاکە محەممەد دەرمانسازی هەولێر دێتە چەند پێمانوتی بە پێی ئەو شتانە لە خولی یەکەم و دووەمە بینیمانە ئەگەری هەیە دەرەجەیەک تا دەرەجە و چەند پۆینتێک احتیمالی داوازی نییە چ پێی مانگاکەی بێت کۆلێژەکەی بێت. یاراخان وەڵامماندایە وتمان پەرستاری 2 ساڵەکە باشترە. ئەگەر هەیە دەرەجان کۆڵایەن لە شخصن ئەوەشمان وەڵامدایە و ئەڵێن ئەگەرێکی کەمە ئەو بابەتە. کاکە زانیار ئەڵێ کارژێڕی کار و کارژێڕی بازارگەری ئەوشمان وەڵامدا وتمان کارژێڕی کار باشترە. کاکە سوڵتان وەڵامماندایەوە وتمان لە هەردووچیانە ئەگەری کەمی هەیە 175 ئەگەری هەیە بۆ ئەوی بتوانیت داوامی تیا بکەیت. شیرانخان ئەڵێ پێشبینی ئەکەی شیکاری نەخۆشیەکەی کەلار نمرەکەی بچێتە چەند ئەم ساڵ چونکە بۆتە 4 ساڵە هەر بۆ خۆی پێشتر 4 ساڵە بووە بەڕێزم ینی سیستمەکە هەروەکو خۆی ماوە 2 ساڵە و 4 ساڵەیە 2 ساڵە خوێنیت معادلەکەت بۆ دروستە ئەگە دەرەجەت لە نیوە بەسەرەوە معادلە لە 7 بەسەرەوە بتوانیت جارێککە درێژە بە خوێندن بدەیت بە ماوەی 2 ساڵ بۆی بێتە کۆلێژ. نەمزانیەوە ڕاستەخۆ بکرێتە 4 ساڵ ئەگەر بێت و شتیوار ڕوو بدات طبعاً دەرەجەکەی بای خۆی فەرقەکا و ئەچێتە 85 و ئەوانە بە ئەکیدی. دەرەجەی 69.2 شیکاری نەخۆشی هەڵەبجە وەرەگرێت ئێلاخان ئەو وەڵامماندایەوە وتمان بە ئێواران ئەگەری هەیە. 90 پەرستاری وەری ئەگرێ مامۆستا بەڕێزم وەڵامی جەران شماندایە وتمان ئەگەری کەمە ئیلا ئەگەر لە سنووری دهۆک بیت لە شێخانیان دهۆک ئەمەلی هەیە. کاکە ئەلین با بڵێن ئەوەی ڕش کردێتەوە کیتا وەڵامماندایەوە دووجار لە باتی جارێک. لۆنی ئەڵێت بێ زەحمەت دەرەجە چەندە ئەبەزێت ئەڵێن ئەگەری لە چەند پۆینتێکەوە تاکو 2 دەرەجە ئەو شتێک زیاتر لە هەندێک بەش. سەهەند ئەڵێ 94م هەیە حەزم بۆ نەخۆشخانە و نەشتەرگەری هەیە پێشنیارتی بەشێکم بۆ دەکەی زانکۆڵایە. وەڵاهی بەڕێزم سەبارەت بە نەخۆشخانە و نەشتەرگەری و ئەو بابەتانە لە پەرستاری چکە طبعا وەرد ناگرێ ئەتوانی بستە پەرستاری ئەوان زیاتر لە ساڵی عەمەلیات و لە فریاکەوتن و ئەوانەیە ئیشەکەن پەرستاری لە هەموو بەشەکان باشترە. یاراخان وەڵاممان داوەتەوە کاکە هادی ئەڵێ جیاوازنیوان علوم کۆمپیوتەر و تەکنۆلۆژیای زانیاری چییە؟ ئەزیزم علوم کۆمپیوتەر بەرنامەکانی کۆمپیوتەرە خوێنێت تەکنۆلۆژیای زانیاریش ئەو داتا و زانیاری و داتابێسانی لە ڕێگەی ئەنتەرنێت و کۆمپیوتەرەوە ئیشەکرێت زیاد لەسەر ئەوانە ئیشەکات. کاکە ماردین وەڵامی بەڕێزماندایەوە کاکە محەممەد وەڵاممان داوەتەوە ڕۆلەکسیش پێمان وتی ئەگەری هەیە ئینشاءڵڵا. کاکە محەممەد ئەڵێ مامۆستا بە کۆنەوەی هێشتا ئەگەری هەیە لە زانکۆی هەولێری پزیشکی وەرگێن بە بەشی تەندروستی کۆمەڵ ئەوشمان وەڵامدایوتمان بەڵێ ئەگەرت هەیە ئینشاءڵڵا. ئەوانە وڵام پرسیاری دووبارەن بەداخەوە هەر هەموویان دووبارەن. باوکسجی ئەڵێ سڵاو مامۆستا ئەگەر لە پەیمانگەی تەکنیکی تەلارسازی بخوێنم بەڵام نەتوانم یەکەم بێنم ئەتوانم بەرز بکرێمەوە بۆ ئەندازیاری تەلارسازی یان ڕێگای تر؟ بە هیچ شێوەیەک بۆ تەلارسازی بەرز ناکرێتەوە ئاگادار بە لە مەعهەدەوە تەنها ئەتوانیت بچیتە پلانسازی شار ئەگەر سەر بە سلێمانی بیت یان بتوێ بستە ئەوێ و ئەگەر نا ئەتوانیت بیستە ڕێگەوبان لە ئەندازیاریەکەی. کاکە ماردین وەڵاممان داوەتەوە ئێلەژی تەکنیکی سلێمانی بە نمرەی چەند شیکاری نەخۆشی وەری ئەگرێت؟ بەڵام شیکاری نەخۆشی لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی 94 وەرگرتەوە ساڵی پار لەوانەیە بێتە 93 92.9 تەوەقوعی ئەو دەوروبەرە دەرەجاناکەین ئینشاءڵڵا. کاکە محەممەد دەرمانسازی ئەو وەڵامماندایەوە یاراخان پرسیارەکەی گۆڕی ئەمجارە سوپاسێکین ئەڵێت 78.8م هەیە ئەگەری لە سەدا چەندە لە پەرستاری دەربەنی خارومەر بگیرێم سەر بە سلێمانیم.
ئەوە سەیەکی جوانە. لە پەرستاری دەربەندی خان طبعاً بۆ خۆی 76 وەرگیراوە 72.286 پارالیلەکەیەتی 7.571 ئێوارانەکەیەتی ئەگەر بۆ حسابە بێ ئەگەرێکی باشت هەیە ئینشاءالله بەزان کۆڵا راخانەوە وەڵامان ئەوانە هەموویمان وەڵام داوەتەوە کاکە ئاری وەڵاممان داوەتەوە فاتمە خان ئەڵێ 87.7 چارەسەری سروشتی وەرم ئەگرێت بەڕێزم ئەگەر لە سنووری هەولێر هیچ موشکلت نییە و لە سنووری سلێمانیش ئەگەر بەگشتی بۆت حساب بکرێت چارەسەری سروشتی لەوەش کێشەت نابێ ئینشاءالله ئەمەلی وەرگرتنت هەیە بە هەردوو حاڵەت ئەگەر لە سلێمانی بیا لە هەولێر بواتە لە دەرەوەی هەولێر بیا لە هەرا هەولێر ئەگەری وەرگرتنت هەیە ئینشاءالله. ئەحمەد حەسەن ئەڵێ سڵاو مامۆستاکەی ئەنجامی کۆتایی لینکی دابەزین دەردەچێت وەڵای بەڕێزم تقریبا هەتا هەفتەیەک دوای سیەکی مانجیش ئیشی هەر لەسەرەکرێ و کێشەی نابێ ئینشاءالله. زۆر کەس ئیشی تەواو بێ بەنزیکەی 150 بۆ 200 کتاب کراوە ئیشان تەواو بە دابەزین بێ یان گواستنەوە بێ بەپێی شوێنە گۆڕە چەندێ زووتر ئیشی لەسەر بکرێت خێراتر تەواو بێت. بەڕای تۆ چەند دابەزێ وتمان لە چەند پۆینتێک هەتا 2 دەرەجەیەک ئەگەری هەیە. سێلینا ئەڵێت سڵاو من 64م هێناوە چ بەشێک بۆ من باشە بەڕێزەکەم وەڵاهی لەبەرەوەی بەشەکەت بۆ کۆلێژەکان تۆزە زەحمەتە لەبەرەوەی خۆدانزان نابێ 65 کەمتر بێت بۆیە من باشترین هەڵبژاردە بۆ ئەو کۆنمرانە زیاتر بە پەیمانەکانی ئایتی ئەبینم یان پەیمانگە کارگێڕیەکانی وەکو کارگێڕی کار وەکو تەکنیکی وەرجێڕان ئەوانە ئەتوانی زۆر سوودیان لێ ببینیت. کاکە بوخاری دیارە پرسیارەکەی ڕەش کردوێتەوە لایف ئیسلایف ئەپرسی هەشتانە زانست بەشێک وەرم دەگرێت بەڕێزەکەم ئەگەر لە سنووری هەولێربی لە بایۆلۆجی پزیشکی و بۆ خوارەوە وەکو چارەسەری سروشتی پەیمانگەکان ڤێرتەرنەری و ئەوانە ئەتوانی سوودیان لێ ببینی. ئەگەر لە سلێمانیش بیت زیاتر لە با بڵێن دەرمانسازی پەیمانگە و بۆ خوارەوە ئەتوانی سوودیان لێ ببینی یان لە زانست کۆمپیوتەر و ئەوانە سوود ببینیت. کاکە ماردن وەڵامی بەڕێزماندایەوە. قورئان تیڤی ئەڵێت هەر کەسێک دەرچوو بێ دەتوانێت دانیشێتەوە بەڕێزم ئەگەر تەحسیل معدل نەبوو بێتی بەڵێ ئەتوانی بیکەیتە تەحسیل معدل ئەو کاتە ئەتوانی دابنیشیتەوە دەرەجەی ئەم ساڵت سفرە بێتەوە ساڵی داهاتوو هەر چ نمرەیەک بێنی ئەوەت بۆ حسابەکرێت. کاکە زانیار وەڵامی پرسیاری جەنابتمانداوتمان کارگێڕی کار باشترە خانم ئەڵێ ئینگلیزی مامۆستا چەندی ئەوێ جا کێشەکە لەوەیە لە چ شارێک ینی وەکو ئینگلیزی لە شاری سلێمانی زانکۆڵاینەکەی هەشتای ئەوێ سەلاحەدین 75.02 لە دهۆک 72.778 لە هەڵابجا 72.3 لە ڕاپەڕین 71.6 لە زاخۆ 7.5 و لە سۆرانیش 7.1 ئەو وەکو پەروەردەی بنەڕەت لە پۆلی 1 تا 9 بنەڕەتی بەڵام وەکو 10 و 11 و 12 80.8 لە سلێمانی 73.7 لە ڕاپەڕین لە گەرمیان 73.506 لە دهۆک 72.756 لە سەلاحەدین 72.2 لە کۆیە 69.8 و لە دهۆک ئامێدی 66.8 باشە بەڕێزم جا نەمانزانین بەڕێزت سەر بە چ شارێکیت. کاکە محەممەد وەڵامی دەرمانسازیماندایەوە ئاوێستا حەکیم ئەڵێ سەلام پەرستاری لە هەولێر ئەو ساڵ بەڕای خۆت دێتە چەند بۆ زانکۆڵاین و پارالێل. جا بەڕێزەکەم ئەگەر مەبەستت لە پەیمانگەکانێتی پەرستاری لە هەولێر بۆ خۆی 81.429 وەرگرتووە من تەوەقعی 80 تا 80.5 بۆ ئەەکەم لەو دۆرانە 79 هەتا 80 لەو دەورانە ئەگەری هەیە بە زانکۆڵاینەکەی و پارالێلەکەشی لەوانەیە هەتا 78 77 دا ببەزێت. ئەگەر مەبەستیشت لە کۆلێژەکەیەتی کۆلێژی
پەرستاری لە هەولێر لەوانەیە بێتە 92 پارالێلەکەشی لە 91 یان 90.8 ئەوانە بوەستێت. باشە خامانجۆردایەوە کاکە ئاری وەڵامماندایەوە کە ئەو شتە زەحمەتە کاکە سوڵتان وەڵام دراوەتەوە. ڕێژنەخان ئەڵە بەڕێز من خۆم 92 هەیە بەڵام بە ترککردنی کوردی و عەرەبی دەبێتە 93.2 واتە ئەتوانرێت ترک بکرێت. بەڵێ زۆر زۆر ئاساییە چونکە معادلە لە 85 بەسەرەوەیە و کێشە نییە. مۆنتانا ئەڵێ 97.6 ئەگەری ئامی چەنە لە سلێمانی. وەڵاهی ئەتوانم بڵێم هەتا 175 بۆ 80 ئەگەری هەیە ئینشاءالله. شیلان مستەفا ڕەمزی یوتیوبی داناوە سەرکەوتوو بن. باران ئەپرسێت دەرەکی تەمهیدی نمرەی 10 و 11 بۆ حساب دەکرێت بۆ کردیتیش بە نمرەی ئەو پۆلانەوە دەکرێت. بەڕێزەکەم ئەوەی من زانی بێتم هیچ کێشەی نییە ئەگەر دەربچێت بەڵام بۆ مەرجەی ئەوەی کردوێ با بڵێن پۆلی 10 و 11 خوێندە بێ و دەرەجەکەی هەبێ نەمزانیەوە کێشەی هەبێ و کردیتیشی بەڵێ پێواکرێت چونکە ئەو مافێکی خۆیەتی پێشەوەی کردی تووشت حساب بکرێت ئەگەر دەرەجەکەی بەرز بکاتەوە بۆی حسابەکەن ئینشاءالله. محەممەد مەهدی ئەو وەڵامماندایەوە وتمان لە ڕێی سیستمی پۆلیتەکنیکە. ماردین تاها وەڵاممانداوەتەوە. کاکە ئەحمەدجیان پێمان وتی دیاریکراو نییە لەوانەیە زۆر کەس لەسەر ئیشکاری تەواو بووە و کتابی وشی بۆ کراوە و دۆسێشی گەڕاندێتەوە هێشتا دەستکاری نەکراوە ئەوە دیار نییە بەڵام کۆتاکات بۆ کتابکردن ئەگەر هەڵە نەبوو 16 نوێیە بۆ ئەو کەسانەی داخلی سیستم بوون ئاگادار بوو. بۆ ئەوانەی کە تازە ئەیانەیە دابەزاندن یان گواستنەوە بکەن تەنها سبەیەنیان لە پێشماوە. حەسەن کەیفی ئەڵێت 81.599 بکردێت ئەگەری هەیە کۆلیژیا سەرەزانکۆی سڵاحەدین وەرم بگرێت. تەبان ئەگەرەکەی باشە ئەگەر هەڵە نەبم لەبەرەوەی سەلاحەدین 81.4 وەرگرتووە بۆ حسابە بێ ئینشاءالله بۆ ئەم ساڵ بە ئەکیدی سوودی لێ ئەبینیت. باشە کاکە حەسەن وەڵامماندایەوە. کیتا دووبارەیە پرسیارەکەی مستەر ئارام ئەڵێ سڵاو مامۆستا باشی ئەرێ بەشی تەکنۆلۆژیای پزیشکی دەدان زانکۆ پێکردنی دوو دەکرێتەوە ئەو بەشە چۆنە و چۆن نییە. وەڵای بەڕێزم وەڵامی پرسیارێکماندایەوە هەر لەم لایڤەیە وتمان نازانین چۆنە بۆ باشی و خراپی جارێ دیار نییە بەڵام بە ئەکید بەشێکی باشە زاهیرەکەی ئەگەر وەربگرین قەرارە بکرێتەوە بەشەکە تایبەتە بە پزیشکی ددان ئەوەنەی ئاگادار بم ئەوەنەی معلوماتم لەسەری هەبێ بۆ هەمان ئیشوکارەکانی ڕێککاری و با بڵێن دروستکردنی ددان و پڕکردنەوە ئەو شتانە هەندێک لەو بەشان لەژێر چاودێری دکتۆری ددانە ئەکات ئەوەنەی معلوماتم هەبێ. کاکە محەممەد وەڵاممان داوەتەوە. CR7 ئەڵێ هەفتاهۆش لە سنووری سلێمانی چ بەشێک باشە. بەڕێزم 78 ئەتوانی لە پەیمانگەی ئایتی لە بەشە پزیشکەکان لە دەوروبەر هەندێک وەکو بەشی پەرستاری مناڵان و پەرستاری گشتی و ئەوانە بە پارالێلیان بەزان کۆڵین ئەگەر نزیکە کەمێک لێەوە ئەتوانیت سوودیان لێ ببینیت. ئەگەر هەیە دەرەجەی کۆڵین ئەومان وەڵام داوەتەوە. جیاوازیان شکار نەخۆشخانە زانستی پزیشکی مایکرۆبایۆلۆژی پزیشکی چییە ئەوشمە وەڵام دایەوە. کاکە سوڵتان وەڵام دراوەتەوە. ساریە کەمال ئەڵێ سڵاو مامۆستا سڵاو لە بەڕێزت دەرەجای 60 چی بەشێک وەری دەگرێت. وەڵاهی بەش زۆرن بەڕێزەکەم بەڵام زیاتر پەیمانگەکان بەزان کۆڵین و پارالێل و ئێواران شمری ئەو کۆنمرەیە ئەکات کە ئەتوانیت سوودی لێ ببینی کارژێڕی کارە ئایتیە سیستمی زانیاری کارژێڕیە تەکنیکی وەرجێڕانە کارژێڕی کار وەکو باسمان کردیان بەشە هەندەسەکانی وەکو ڕووپێوی و کارە باو ئەو بابەتانە ئەتوانی سوودیان لێ ببینیت. ماشە زەهرەت البەیضا ئەڵێ مامۆستا 76 بەشێک باشە بۆ زانستی هەولێر تکایە وەڵام. وەڵای 73 بەشە پزیشکەکانە یان
با بڵێن بەشەکانی ئایتیە وەکو ICT یان پەیمانگە IT کارژێڕی کار لە کۆلێژی با بڵێن تەکنیکی یان لە کارژێڕی و ئابووری و بەشەکانی تریش با بڵێن لە پەروەردە ئەگەر ئینگلیزی و ئەوانت هەست پێ هەبێت بە بنەڕەت و ئەوانیان لە شەقڵاوە یان بە پارالێل و ئێواران و ئەوانە ئەتوانی سوودیان لێ ببینیت. محەممەد عوسمان ئەڵێ 84 بەشێک باشە مامۆستا وەڵاهی خەر لە علوم کۆمپیوتەرەوە دەبێت پێیا بێتە خوارەوە و هەتاگەیتە IT و پەیمانگەکانی IT و پەیمانگە پزیشکەکان ئەتوانی سوودیان لێ ببینیت. ئاران بورهان وەڵامماندایە وتمان دەرمانسازی ئەهلەکە تا ڕادەیەک باشترە. محەممەد مەهدی وەڵاممان داوەتەوە کە وتمان بە سیستمی پۆلیتەکنیک ئەتوانی بچیتەوە. دیە دا بە ئێوارە 62 سەرکردن وەری ئەگرێ لە هەولێر زەحمەتە ئەو کۆنەمرەیە چونکە ئەگەر هەڵەدەن 73 کەمترین دەرەجە بووە بە پارالێلەکەی ئێوارانیشی نییە. کاکە ماردین وەڵاممان داوەتەوە. جولیان ئایا شکاری نەخۆشی لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەو وەڵامماندایەوە وتمان لە دەربەری 92 و ئەوانە وەرەگرێ. کاکە بوخاری ئەڵێت بار حەوت دەرسەکە معدلم 76.28 بەڵام بەبێ کوردی و عەرەبی دەبێتە 80.4 ئایا بە سنی کردی دەبێتە 80.8 یان 70 چونکە نازانم کردی پێش تەرککردنە یان دوای تەرککردن. بەڕێزەکەم ئەبێ 80 هەبێ ئەمجا تەرک بکەیت باشە ینی تەرککردن مەبەستم حسابکردنی کوردی و عەرەبیە دەبێت لە 80 بەسەرەوە هەبێت تەرککردنەکە ئەو کاتە ئەەکەی حساب بۆ ئەوە ناکات کە تۆ بڵێ حساب بۆ بابەتی کریتەکە ناکرێ هەتاکو معدەلی لەسەری 80 نەبێت. باشە بەڕێزم. نمرەی پزیشکیەکان لە سنووری سلێمانی وەڵاهی جاچ بەشێشیان بەڕێزم ئەوانە بەشمان زۆرە لە پزیشکی زۆرن ینی ئێستا بۆ نمونە ئەگەر ئێمە سەیری پزیشکی گشتی بکەین لە سلێمانی 98.0 سیوێکی وەرگرتووە لە گەرمیان 97.667 لە ددانسازی 96.857 وەرگرتووە لە دەرمانسازی 96.286 وەرگرتووە لە پەرستاری دوو بەشمان هەیە لە پۆلیتەکنیک و لەوەی دیکە 94.2 93 لە تەندروستی با بڵێن سلێمانی لە شیکاری نەخۆشیەکان لە کۆلێژی تەکنیکی تەندروستی 94 وەرگرتووە لە ڕاپەڕی نظامی تاقیی پزیشکی 90 وەرگرتووە لە چەرم و 84.4 وەرگرتووە کۆلێژی ڤێتەرنەری 88.4 وەرگرتووە لەبەرەوە بەشەکان زۆر بێهۆشکاری 95 وەرگرتووە ئەوانەی دیکەش با بڵێن سەر بە شوێنەکانی ترن بەو شێوازەیە. لانە سابر ئەڵێ سلام عەلەیک کاکچرمە 84 هێناوە ئایا پەیمانگەی دەرمانسازی وەرەمەگرێت جا لە هەرچێک بێت بەڕێزەکەم ئەگەر لە سنووری سلێمانی بی ئەگەرت کەمە لە هەولێر و لە دهۆک بەڵێ ئەگەری وەرگرتنت هەیە. محەممەد ئەپرسێ دەرمانسازی وەڵاممان داوەتەوە. کاکە ئاری وەڵاممان داوەتەوە. زمانی ئینگلیزی باشترە یان داتابەیس؟ زمانی ئینگلیزیم پێ باشترە تا ڕادەیەک. سڵام مامۆستاکەی ئەنجامی کۆتایی کاک ئەحمەد وڵم وتمان زۆر کەس وەڵامی وەرگرتووە زۆر کەسیش ماوە. سڵاو بێ زەحمەت ئەخوان لێرە پرسیار مابوو دووبارەن کاکە بڕوا سڵاو لە بەڕێزت. سڵاو بێ زەحمەت 80.6 سلێمانی ئەگەری هیچ ئەندازیاریەکی هەیە؟ بەڕێزم لە سنووری سلێمانیە زۆربەی بەشە ئەندازیاریەکان ئەگەر هەڵەن تەنها شارستانی و لەگەڵ تەلارسازی تۆزێک زەحمەتە باقیەکەی دیکەی میکانیک و وزە نەوت و وزە میکانیک توانای کارەبایی پلانسازی شار ئەندازیاری گەیاندن ئەوانە هەر هەمووی معدلەکانیان ناگاتە 82-83
هەمویان لە خوار ئەو بابەتەوەن. باشە بەڕێزەکەم، یعنی ئەگەری وەرگرتنەکەی هەیە لە با بڵێن لە ڕاپەڕینە هەر بە هەمان شێوە شارستانەکەی هەشتاکانە تەلارسازی و شارستانی نەبێت ئەوانی کە کارەبا سەرچاوەکانی ئەو لە ناو زانکۆی سلێمانیش ئەمەلی وەرگرتنت ئەبێت ئینشاءالله. باشە باش سلێمانی ئەگەری هیچ ئەندازیاریشی وەڵامماندا کاکە محەممەد مەهدی وەڵاممانداوەتەوە. یاراخان عوسمان ئەمەلێت هەیە لە دەربەنی خان ئینشاءالله. کاکە ئاری وەڵاممانداوتمان زەحمەتە ئەو حاڵەتە ڕوودات. کچە شا ئەڵێت سڵاو سەلاحەدین زانکۆی سەلاحەدین پەروەردە بەشی بیرکاری 60 وەری دەگرێت بیرکاریم 54 وەڵاهی زەحمەت ئەگەر بە پارالێل وەربژیری ئەویش ئەمەلێکی کەمی هەیە چونکە کاتێ بیرکاری 54 کۆنمرە بە کردیت زۆر دائەبەزێت چونکە نزیکەی 20 دەرەجە لەسەر بیرکاریە. ئەمورەڵێ مامۆستا 93.5 ئەگەری شیکاری هەیە لە سلێمانی ئینشاءالله ئەمەلی هەیە بە پشتیوانی خوای گەورە. فاتیمە ئەی مامۆستا پەیمانگەی دەرمانسازی یان پەیمانگەی سەرکردنی تامیان باشترە؟ حتمەن دەرمانسازی باشترە. کاکە سوڵتان وەڵاممان داوەتەوە. کاکە مەهدی و کاکە محەممەد وەڵام دراونەتەوە. ڕۆزالینە ئەڵێت سڵاو معدل هەفتە لە مەعهەد تەمریض وەرەگیرە لە دهۆک هەفتە لە دهۆک پەرستاری بە ئێواران ئەگەری هەیە ئینشاءالله وەربژیرێت بە زانکۆڵاین و بە پارالێل ئەگەری کەمە. ئەو بەڕێزەش وەڵاممان داوەتەوە. مۆنتانا وەڵاممان داوەتەوە. شەیما قادر ئەڵێ ئایا ئەتوانین لە پەیمانگەی پەرستاریەوە بیستەوە زانکۆ؟ بەڵێ ئەگەر یەکەم و دووەم و سێمی بەشەکەی خۆت بی ئەستەوە چارەسەری سروشتی. ئەگەر یەکەمی سەر ئاستی پارێزگابی ئەستەوە کۆلێژی پەرستاری. باشە کاکە ئاران وەڵامماندایەوە وتمان دەرمانسازی ئەهلی ناز ئەپرسێ پەیوەندی نێودەوڵەتیەکان باشەیان بەشە پەروەردەیەکان بێ زەحمەت. وەڵامی پەیوەندی نێودەوڵەتیەکان ئەگەر توانات هەبێ و ناسراوی بتوانانی خۆت بسەلمێنی پەیوەندی نێودەوڵەتیەکان بەشێکی باشە ئەگەر نا پەروەردەکان باشترن. کاکە محەممەد و کاکە ئاری وەڵاممان داوەتەوە. جولیان گەیاندن باشە لە ڕووی داهاتەوە بەڵێ ئەندازیاری گەیاندن بەشێکی زۆریش باشە ئەگەر بتوانیت ئیشی تیا بکەیت و سەرکەوتوبی لە شەریکاتەکان مەمنونیشتن. ڕۆلێکس وەڵاممان داوەتەوە. کاکە ئەحمەد وەڵاممان داوەتەوە. ئەفمیوزیک ئەڵێ من حەفتەیەکەم هەیە سنووری دهۆکم. باشە پەرستاری وەرم دەگرێت بە حسابی گشتی لەکوێ بێت کێشە نییە. بە معدلی هەفتە زۆر زەحمەتە بە گشتی وەربژیری لەبەر چی؟ لەبەرەوەی هەموویان دەرەجەکانیان بەرزە بە گشتی تەنها تەقتەق نەوێ ئەتوانیت لە تەقتەق بە پارالێلەکە ئەویش وەڵا زەحمەتە چونکە گشتەکان وەکوتمان دەرەجیان زۆر بەرزە. 71 لە شێخان بەردەڕەش عەفوەن هەفتە لەوێ وەرەگیرێت کەواتە مشکلە نییە بە پارالێل ئەتوانیت لەوێ داوام بکەیت پێویستت بە گشتی نابێت. کەمترین دەرەجەی گشتیش هەر لەوەیە. باشە ئەم پرسیارانە ئەوە ISE و پرۆگرامینگ جیاوازیان چییە؟ جیاوازی پرۆگرامینگ لە هەموو بەشە ئەندازیاریەکانی IT باشترە ئەندازیاریە و پرۆگرامسازی دروستکردنی پرۆگرام و کۆمەڵێک بابەتی گرنگی تایە کە ئەتوانیت سوودیان لێ ببینی. سیستمی زانیاری کارژێڕی کەمتر تێکەڵاو بۆ بابەتانیان زیاتر داتابەیس و بەشی کارژێڕی لە خۆیەگرێت هەرچەندە لەبەرەوەی ئەندازیاریە لە IT علومەکان باشترە
بەڵام کەمتر ڕەتی بە ئایتی و هەندێک بابەتەوە هەیە، بەڵام لە هەمان کاتش ئەتوانین لەو بوارانەشە بەکاریان بێنی. بەڵام پرۆگرام سازی فراوانترە، ئەندازیاریە، هەلیکاری باشترە، توانای ئیشکردن و مەجای ئیشکردنی فراوانترە، لەبەرەوە زۆر زۆر باشترە. کارگێڕی یاسا ئیشی چییە؟ بەشێکی باشە، تەمان بەس بەشی وێژەی وەرەگرێت، یاریدەدەری با بڵێن پارێزەرە محامی ئیش لەگەڵ ئەوە ناکاو، ئەتوانێت با بڵێن وەکو یاریدەدەرێک لە محکەمەکان و ئەوانەیە ئیش بکاو، بۆ ئەدەبیەکانیش بەشێکی زۆر زۆر باشە. کاکە محەممەد مەهدی وەڵامماندا بوویتەوە و جۆنیدی پەپرسێ نمرەی هەفتاهۆژ زانستی چ بەشێک وەری دەگرێت؟ وەکو وتمان پەیمانگەکان لە پزیشکەکان و هەروە پەیمانگەی ئایتی و زانکۆکانیش، کۆلێژەکانی پەروەردە، بنەڕەت، کارژێڕی و ئابووری، با بڵێن تەکنیکی کارگێڕی، هەندێک دیکە لە بەشەکانی علوم جگە لە کیمیا و لەوانە ئەگەر لە دەوروبەری ژوێ ئەتوانی بۆ کیمیاش سوود لەو کۆنمرەیە ببینیت. وەڵامی کچە شاماندایەوە، جولیان وەڵام دراوەتەوە. ئێلا پرسێت پەیمانگەی ئایتی یاخود کۆلێژی زانستی کۆمپیوتەر؟ تەڵەن کۆلێژی زانستی کۆمپیوتەر باشترە لە ئایتی. کاکە ئەحمەد وەڵاممان دایتەوە، کاکە ئاران وەڵاممان داوەتەوە. ڕۆلێکس دەڵێ ئایا ئەندازیاری فڕۆکەوانی داهاتووی هەیە؟ وەڵاهی بەڕێزەکەم لە بواری فڕۆکەوانی و ئەو بابەتانەیە ئیشەکات. لە هەرێمی کوردستانە هەرچەندێم مەجالەکەی کەمە، بەڵام ئەتوانین سوودی لێ ببینیت لەو شوێنانەی کە لە پۆلیسا کە فڕۆکەوانی بەکاردێنن، لە کشتتوکاڵا کە فڕۆکەوانی بەکاردێنن، ئەو لە زۆر بواریتکە کە فڕۆکەوانی بەکاردێت حتمما سوودی ئەبێت. بلو ئەپرسێت مامۆستا 95.3 ئەگەری هەیە لە سەیدەلەیە؟ بەخۆم لە هەولێرم، ئینشاڵڵا ئەگەری هەیە بە پشتیوانی خوای گەورە. هەردی مەولود ئەپرسێت ئایا بە معدەلی 74 لە بەشی کیمیا لە زانکۆی سۆران ئەگەری هەیە وەربگیری؟ ئەگەر دانیشتووی هەولێر بیت ئەوە ئەمەلەکاندا ئێمان زیاترە بن، و علوم کیمیاش لە سۆران 73.832 وەرگرتووە، ئینشاڵڵا ئەمەلی وەرگرتنی ئەبێت. 97.6 ئەگەری چەندە بۆ توبعام لە سلێمانی؟ ئینشاڵڵا ئەگەری ئەبێ بە پشتیوانی خوای گەورە، تا 175/80 ئەگەری هەیە. تەقتەق گشتی بۆ پەرستاری چەندە لە بۆ مەعهەد؟ بەڕێزەکەم 74 وەرگرتووە بە پارالێل، لەبەرەوەی بۆ زانکۆڵاین نابێت، لەبەرەوە تەنها ئەتوانی بە پارالێل پڕی بکەیتەوە. 74 وەرگرتووە. کاکە محەممەد دەپرسێت دەرمانسازی هەولێر پارێزگاکەی دێتە چەند ئەم ساڵ؟ 85 وەرگرتووە دەرمانسازی، تقریبەن 85.9 تقریبەن 86 لەوانەیە هەتا 84.8 ئەگەری دابەزینی هەیە ئینشاءڵڵا. باشە. قورئان تیڤی وتمان ئەوەی کە دەتوانێت تەحسین معدەل بکە، بەڵام دەرەجەی ئەمساڵی بۆ حساب ناکرێت. کاکە محەممەد ئێستاکانە وەڵامەکەماندایەوە. ڕاژان مەحموود بەڕێز کردیت بۆ تەلارسازی بە چ شێوەیەکە؟ بەڕێزم بۆ تەلارسازی ئەگەر ببینینەوە ئێستا تەلارسازی 10 نمرە ئینگلیزیە، 10 نمرە بیرکاریە، 10 نمرە فیزیایە. باشە بەڕێزم هەرێکی 10 نمرە بۆ ئینگلیزی، بیرکاری، فیزیا، 7 نمرەش لەسەر پۆلی 12 بە جارانکردن و کۆکردنەوەی ئەمانە ئەزانیت کردیتت چەند دەرەچێت. کەیکی و ئەحمەد باسی مایکرۆبایۆلۆژی پزیشکی بکە. وەڵای مایکرۆبایۆلۆژی پزیشکی من بەشێکە تەمەی هەموو کەسێک بکەم کە سەردانی نەکات و نەشتێت، لەبەرەوەی بەشێکی زۆر زۆر داخراوە، زۆر بچووک کراوەتەوە، تەرکیزی کردوێتە سەر یەک بەشێکە مایکرۆبایۆلۆجیە، واتە زیندەوەرە وردەکان، ئەوانەی کە مرۆڤەکان تووشی نەخۆشی ئەەکەن.
لەبەرەوە پێم باشە ئەگەر شیکاری بێت ئەگەر پەرستاری بێت ئەگەر چارەسەری سروشتی بێت من لەوە پێم باشترە بستە مایکرۆبایۆلۆجی. لایف ئیس لایف بەزانە هەشتانۆ ئەگەری چی هەیە وەڵامی بەڕستماندایەوە وتمان ئەگەر لە هەولێربی لە بایۆلۆژی پزیشکی و بەخوارەوە ئەگەر لە سلێمانیژوی لە ڤێرتەرنەری و بەخوارەوە ئەتوانی وەکو زانستی کۆمپیوتەر لە هەولێر ئایتی لە سلێمانی ئینفۆرماتیک ئایتی و با بڵێن چارەسەری سروشتی لە هەولێر لە بۆ گشتێکەش کێشەت نابێت هەرتوانی وەربژیری بۆ شازە پێیا بیتە خوارەوە. ئەنیاسمان ئەمە وسە ئەگەر کوردی و عەرەبی تەرێک بکەم دەرەجەم دەبێتە 90.2 ئایا شیکاری نەخۆشەکان وەری دەگرێت؟ وەڵاهی ئەمەلەکەت زۆر زۆر باشە بێت زۆریش لی نزیکە بێتەوە ئینشاءالله. کاکە ئاری وەڵاممان داوەتەوە ئارچەر ڕێ ئەڵێ مامۆستا 72 هەیە بەکردی دەبێت بە 74 لە بایۆلۆژی و عەرەبی بچمە چ بەشێک باش بێت بەڕاستی نازانم بچمە پێ وەڵاهی جا بایۆلۆژی زۆر زۆر باشە پەروەردە بایۆلۆژی ئەگەر نا بە 72ەوە بەشە پزیشکەکان حەز پێ بچۆ ئەگەر نا بەشەکانی ئایتی پەیمانگە زۆر زۆر سوودی لێ ئەبینیت. ڕۆزالینە خان وەڵامماندایە وتمان ئەگەرت هەیە لە با بڵێن بەشی لە شێخان ئەفەن لە بەردەڕەش ئەگەرت هەبوو و معدەلی هەفتە لە ئامێدی لە تەکنۆلۆژیای تاقیگەی نۆژداری ئەمەلت هەیە و لە سۆران بە گشتێکی پارالێل ئەمەلت هەیە و لە پەرستاریەکانیش ئەمەل هەیە بەڵام کەمتر زیاتر بە پارالێل و ئێواران لە سنووری دووهەکە ئەتوانی سوود ببینیت. لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی شیکاری نەخۆشەکان وەڵامماندایەوە. شاد موئەید ئەڵێ سڵاو ئوستاز ئەرێ کۆلێژی یاسا لە پارێزگای هەولێر ئەمساڵ بەڕای تۆ چەند وەری دەگرێت ئەگەر زەحمەت نەبێ ئەو پرسیارەم جواب بدەیت. کاکە شاد وەڵاهی بەڕێزەکەم خۆی تقریبا 81.8 وەرگرتووە وتمان لە 79.5 هەتاکو 80.9 لەو دەورانە ئەمەلی وەرگرتنی هەیە ئینشاءالله. کاکە محەممەد و یاراخان ئەوانە وەڵاممان داوەتەوە ئەوانی دیکەش دیارە کاتەکەشمان هەر لە سەعات تێپەڕی خۆشحاڵ بن لەگەڵتان نابووین بمبورن ڕەنگە کەمێک ماندوو بێتاقەت دیار ببێتم بێزارتانم کردبێ بەم دەنگ چاوە ناشرینەی کە هەما داوای گەردنازایەکەم بەڵام بەڕاستی بە حکمی دەوام و کۆمەڵێ ئیش و کاری تایبەتەوە زۆر زۆر ماندوو بینەم ماوەیە بۆیە ژۆکو پێی زانانی وەڵامی پرسیارەکانتانمان نەدابێتەوە لە یوتیوبیان لە ئەنستاگرام بەڵام هەوڵمان داوە ڕۆژانە هەر هیچ نەبێ هەندێک لە پرسیارەکان وەڵام بدەینەوە و ئینشاءالله لە شەممەش بەدواوە هەوڵەدەین بە پشتیوانی خوای گەورە هەموو شەیەک لایڤێکمان هەبێ تا ئەو کاتی زانکۆڵاین ئاکتیڤە بێت ئەگەر کاتمان هەبوو لە کاتی زانکۆڵاین ئینشاءالله لەگەڵتان نابین شەوانەی کاتی زانکۆڵاینیش ئەوەنەی کاتمانە بێ هەوڵەدەین ئەگەر بۆ نیو ساعتیش بێ بۆ 3 چارێکیش بێ هەوڵەدەین لەگەڵتان نابین بە پشتیوانی خوای گەورە بەخواتان ئەسپێرم ئینشاءالله لە نزیکترین کاتە خوای گەورە یارمەتی دەرمانە بێ بۆی لە خزمەتتان نابین و زیاتر وەڵامی پرسیارەکانتان بدەینەوە هەر سەرکەوتوو بن.